لە کۆتایی یەکەم ساڵی لە پۆستەکەیدا سەرۆک ترامپ هەست بە سەرکەوتن دەکات. ئێمە دەست بە جوڵە دەکەین و پێویستیمان بەمەیە وەک دواگوژم. ئەوەی کۆماریەکان باسی لێ دەکەن 8 ساڵی یەک لە دوای یەکی گەشەی ئابووری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای و دەکرێت درێژە و خێرایی پێ بدرێت. دەرکردنی یاسای کەمکردنەوەی باج بە بڕێکی زۆر و هەروەها ڕیفۆرمی باج یاریدەدەر دەبێت لە بزواندنەوەی ئابووری مەزنی سستی ئەمریکا. بەڵام دیموکراتەکان وێنەیەکی کەمتر گەشتبین دەبینن. کۆماریەکان بەردەوامن لە گوشاریان بۆ یاسای باج ئەوەی زیان بە چینی مامناوەند و کارکەران دەگەێنێت و هەروەها قەرزەکانی سەرشانی وڵاتیش هەڵدا ئاوسێنێت. ئەمە ژواتای ئەوەیە منداڵەکانمان و وەچەی ئەوانیش قەرز بدەنەوە. مێژوو وێنەیەکی خراپی لەسەر کاریگەری کەمکردنەوەی باج پیشانداوە، هەرچەندە دوای کەمکردنەوەی باج لە ساڵانی 1970کاندا ئابووری ئەمریکا بە چاکی بوژایەوە، بەڵام دوای بەرزکردنەوەی باج لە ساڵانی 1990کاندا ڕێژەی گەشەی ئابووری بەرز بووە. هەروەها کەمکردنەوەی بڕی باج لە ساڵەکانی 2001 و 2023دا چەند ساڵێکی گەشەی مامناوەندی ئابووری بە دوای خۆی داهێنا و پاشاندارمانێکی بەرچاوی ئابووری. کۆماریەکان پێداگری دەکەن لەوەی بە کەمکردنەوەی قورسایی بعد ڕەوشی ئەمریکایەکان باشتر دەبێت. هەمووان لی سوودمەند دەبین، بەڵام بە بڕوای من سوودە زۆرەکەی بۆ خۆقاندنی کارە بۆ چینی مامناوەند. دیموکراتەکان دەڵێن یاسای باج بە زۆری بە سوودی دەوڵەمەندان دەشکێتەوە، هاوکات ئەمریکایە هەژار و بەتەمەنەکان لە سایی کارنامەی کۆماریەکاندا قورساییەکی گەورە دەکەوێتە سەرشانیان. ئێستا کۆماریەکان قەرزی سەرشانی وڵاتیان زۆر کردووە، جا ئەگەر بڕوانیتە بودجەکەیان ئەمە دەبینیت. پلانی کۆماریەکان بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئەم کێشەیە بە کەمکردنەوە بە بڕی 500 میلیارد دلارە لە خزمەتگوزاری بۆ بە ساڵات چواندا دەبێت. ئەگەر کۆماریەکان ئامادە ببن ئەوە کۆنگرس یاسای باج ڕەوانەی کۆشکی سپی دەکات بۆ ئەوەی سەرۆک ترامپ هەتا ڕۆژی چوارشەممە واژووی بکات. دیموکراتەکان هەر خۆیان ناتوانن ڕێگری لە یاساکە بکەن، بەڵام دیموکراتەکان بەڵێنی ئەوە دەدەن ئەمە بکەنە مەسەلەیەکی گەورە لە هەڵمەتی ساڵی داهاتوو لە هەڵبژاردننی نێو خولیدا.